بچکلێت گوڵ و شیرینی پێشوازی لە حاجیانی پارێزگای هەڵەبجە کرا. عالیە سەعید هاوسەرەکەی سەفەری حەجی ئەنجامداوە و بە گوڵ پێشوازی لێ دەکات. والله ڕێز و خۆشەویستمە بۆی زۆر زۆر پێخۆشحاڵم کە گەڕامەوە بە سەلامەت خۆیان حاجەکان لە قوبوڵ کات ئەلحەمدولیلا بە سەلامەت گەڕامەوە بەلامە. پێکەوە ئاوکاری و پێشوازی گەرم لە حاجیانەکەین بە دابشکردنی گوڵ و شیرینی و چکلێت و ساردەمەنی بەوە سەر حاجیاندا و ئەمەش سوکاری حاجیانە هاتوون ئەمڕۆ بۆ پێشوازیان هیوادارین حاجیان بە خێری خۆشی و سەلامەتی بگەنە لامان. حاجیانی ماڵی خوا دڵخۆش و شادومانن. ئەو سەفەرە پیرۆز و گەورەیان بەجێگەیاندووە بۆ پەیام قسە دەکەن و وەستی خۆیان دەردەبڕن. باسی ناکەری ئەمە نەخۆشە هەمووی یاری گشتی تەبەرکە ماڵی خوا گیانە هەر مانووی نایوتە هەر حەزەکەی بڕۆی دانیشی نەیەیتەوە بەخوا من دووری مناڵنەوەی حەزم لێکرد بێبوو ماشەڵا وتێری خۆشە ماشەڵا جێک خەوتنی خۆشە ماڵە ماشەڵا خواردنی هەمووی گیانی خۆشەی سەر وەڵا نوێژی عیبادەتی بەیانی ڕۆشنی عیشا دوای عیشا هاتین و دنیاشمانە کە دوای عیشا هاتین و نانمانە خوارد و سەعات سێی شەو هەڵەسای ڕۆشتی بەیانی خۆرکەوتنە هاتین و ئەم گوڵە سوورێکی وەڵا ئەوەم زەڵامە بۆی هاوردوم دەستی خۆش بێ و مەمنونی بێ و قوربانی بێەوەی بێ یاخوا سەلامەت بێ. هەستێکی زۆر زۆر خۆش خوا بیکا بە نسیبی هەموو کەس ئینشاءالله خوا بیکا بە قسمەتی هەوێژی ئینشاءالله هەست زۆر خۆشە شتێک نییە لەوە خۆشتر بێ بڕوان ناکەم هیچ هەستی خۆشێک بێ لەوە خۆشتر بەخوا خوا بیکا بە نسیب هەموو مسلمانێک دوای خێرمان بۆ هەموو مسلمانان کردووە خوا قبوڵی کا خوا دوعاکانیشمان بۆ ئێوە قبوڵ کە خۆشترین هەست و خۆشترین ئێتر لەوە خۆشتر بەخوا هیچ شتێک نییە خۆشترین سەفەر. لە پارێزگای هەڵەبجە 159 وڵاتی فەریزەی حەجەم ساڵیان بەجێگەیاند لە مەراسیمێکی شکۆرداردا و بە نیشاندانی دڵخۆشی کە سوکاری و حاجیانە بە گەرمی بە خێرایانەوەیان کردن و ئەو دیمەنانەش زیاتر حاجیانی دڵخۆش کرد. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.